زۆر سوپاسی ئەنجومەنی تەکەی کۆمەڵی ئیسلامی کوردستانەکەین بۆ ئەو ئێوارەخوانە بۆ فتار کە ڕێکی خستە بوو بۆ بنکەی پۆلیسی تەچێ و بەشێک لە پۆلیسی سنوورەکە. هیوادارین خودا پاداشتی بەخێرتان بداتەوە و زۆر سوپاسانەکەین بۆ ئەو ئێوارەخوانە. ئێمە ئەنجومەنی تەکەی کۆمەڵی ئیسلامی هەڵساین بە ئامادەکردنی خوانێک بۆ برایانی پۆلیسی بنکەی تەکێ. زۆر بەخۆشحاڵیەوە ئەوانیش وەڵامی داواکە ئێمەیاندایەوە و ئێمە لە خزمەتیان نەبوون ئەم ئێوارەیە. ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی ئەنجومەنی تەکەی کۆمەڵی ئیسلامی هەموو ساڵێک بۆ یەکێک لە شەریحەکانی ئەم ناحیەی خۆمان هەڵەسین بە ئیفطارێک و لە درێژەی کار و چالاکیەکانمانە چالاکی ترمان هەیە و لە دژی کار و چالاکانمانە ئەمە یەکێک بوون لە کار و چالاکەکانمان و کار و چالاکی تریشمان هەیە وەکو تەوزیعکردنی خورما و تەوزیعکردنی موچە بەسەر فەقیر و هەژارانە و کۆمەڵێک پارەکەوتکردنەوە لە خەڵکی دەوڵەمەند و دابەشکردنی بەسەر خەڵکی فەقیر و هەژارە.